ئێرە کلینکی عەلی ناجیە یەکێکە لەو نەخۆشخانانەی تایبەت کراوە بە پشکنینی ئەو کەسانەی گومان دەکرێت هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن. بەهۆی زۆری ئەو کەسانەی ڕۆژانە سەردانی ئەم کلینکە دەکەن، بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەوڵی داوە ئامێرەکانی ئەم کلینکە پێشکەوتووترین ئامێر بن بۆ ئەوەی بە زووترین کات کارەکانی هاوڵاتیان بە شێوەیەکی ورتر و خێراتر بە ئەنجام بگێنن. لە مقابلی ئەو پشکنینانەی کە لە دەرەوە ئەکرێت ڕێژەیەکی زۆر یعنی ڕەمزیە، شتێکی زۆر ڕەمزی بۆ هاوڵاتیان وەرەگیرێت، توانین بڵێن بەمرەخێکی کەمترێکە، زۆر کەمترێکە لە چا ئەوەی کە لە کلینیکە ئەهلیەکان ئەکرێت و ئەمە ئێمە باوەڕ پێکرا ینی با بڵێن مصدەقترێکە لە شوێنە فەرمیەکان و ئەتوانێت مەسەن خێراتریش لێرە توانێت ئیشەکانیان بۆ بکرێت. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی خۆی سەرپەرشتی ڕاستەوخۆی هەموو پرۆسەکانی کردو و زۆر پاڵپستمان بۆ سپاسیەکەین، چونکە لە هەر شوێنێک شتێکی تازە بوو بێ هەوڵ و هیمەتا بۆ کە بۆم کلینیکە و بۆ سەرجەم کلینیکانی تری کۆرۆنا دابینی بکەن. کارمەندانی تەندروستیش دەڵێن لەگەڵ ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتیان سەردانمان دەکەن بە پێویستی دەزانین ئەم ئامێرە پێشکەوتوانە لە نێو کلینکەکەماندا هەبێت بۆ ئەوەی بە زووترین کات و بە شێوەیەکی ورتر و خێراتر کارەکانی هاوڵاتیان ڕاپەڕێنین. ئێمە بە زووترین کار ئەنجاممان دەستەکەی، واتە 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ چاوەڕێ ناکەین، هەروەها بۆ ئەو کەسانی کە بتوانن پلازما ببەخشن باشترە، لەبەرەوەی ئێمە ئەتوانین پێیان بڵین چەندێک مەناعەیان پیا کردو بۆ یارمەتی ئەو کەسانە بن کە لە نەخۆشخانەمانەوە بتوانن پلازما ببەخشن. ئەمە یەکێکە لەو جیهازانی کە لە وڵاتە زۆر پێشکەوتەکانە بەکاریە، هەرچەندە لێرەش هەیە، بەڵام بۆ سندێکی وەکوی ئێمە شتێکی زۆر باش کار ئاسانێکی زۆر چاکا بۆ ئێمە. ئەمە یەکێکە لەو جیهازانی کە زۆر دەقیقە، یعنی ئەتوانێت پشتی پێبەسترێ بۆ بوارە تووبیەکان بۆ چارەسەرکردن. سەردانیکردنی زیاتر لە 300 بۆ 400 کەس ڕۆژانە بۆ کلینکی عەلی ناجی پێویستی بەوەها ئامێرێکی پێشکەوتوو هەیە کە دەری بخات لە ماوەی 25 خولەکدا بۆ زانینی توشبوونی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆرۆنا و هاوکات ئەو بەرگرەی لەشیان دروستی کردووە دژی ڤایرۆسەکە بۆ ئەوەی هاوڵاتیان ئەوەندە لە چاوەڕوانی دەرئەنجامی پشکنینەکانیاندا نەوەستن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.